جگە لە گوندی بێدیال دیارە لە هەموو هەرێمی کوردستان بەتایبەت لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کریسیانەکان ئەم ئێوارەیە جژن دەگەڕن بە بۆنەی لەدایکبوونی حەزرەتی مەسیح. مەبەستمە کە گفتوگۆی زیاتر بکەم لەبارەی دۆخی کریسیانەکان لە هەرێمی کوردستان و پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان و ئەو ئارامیەی کە بۆ ئەوان دەستەبەر کراوە. بەڕێز زیا پەترۆس کەسایەتی سیاسی سەر بەخۆی کلدانی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک زیا زۆر بەخێر بیت. جژن لە تۆ و لە تەواوی کریسیانەکان لە هەرێمی کوردستان و لە عێراق و جیهان پیرۆز دەکەین. دەکرێت پێم بڵێ کە ئێستا دۆخی کریسیانەکان لە هەرێمی کوردستان چۆنە وەگەر بەراوردێک بکەین لەگەڵ عێراق دۆخیان چۆنە؟ زۆر جیاوازە. پێشەچی سوپاس بۆ داوەتدان پیرۆزبایی گشت کریسیانەکانی هەرێمی کوردستان و عێراق و جیهان دەیکەین بە بۆنەی لەدایکبوونی حەزرەتی مەسیح. بۆ ئەم بۆنەیە تەبیعی لای کریسیانیەکان بەگشتی زۆر بە هەنگ و بە ئەهمیەت وەریدەگرن، چونکە لەدایکبوونی مەسیح نامەیەکی دازەیە بۆ مرۆڤایەتی، بۆ ئەوەی بە خۆشەویستی بە پێکەوە ژیان بە ئارامی بە سەقامگیری پێکەوە بژین. بۆیە هەر ئەم نامەیە کە کریسیانەکان باوەڕیان پێیەتی هەمان ئەم نامەیە لە هەرێمی کوردستان بەرقەرارە و بە تەئکیدیش خەڵکی هەرێمی کوردستان، ئەحزابەکانی هەرێمی کوردستان، بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە زۆر بایەخیاوە بە ڕەوشی گشت پێک هاتەکانی ئاینی و نەتەوەیی بە تایبەتیش کریسیانەکان. ئێستا مثلەن ئەم شەو ئەبینی و ئێستا گوێ بیستی راپۆرتەکەتان بووم کە لە هەودیان و لە دیانە و لە بیدیال و هەروەها ئەم شەو لە عنکاوە و لە دهۆک و لە هەموو شوێنەکان بە ئارامی خەڵک ئەچێتە کەنیسە کە سەعەت 10 شەو، هەندێکیان سەعەت 9 هەندێکیان سەعەت 10 تا سەعەت 12 و بۆ بەیانی بەردەوامە بی هەموو ڕێکارە یاساییەکان و ئاسایی و ئەمن و ئاساییش لەوێ دانراون بۆ ئەوەی ژیانی ئەم خەڵکانە پارێزراو بن و بتوانن مەراسیمەکەی خۆیان بە ئازادانە ئەنجام بدەن. بۆیە ئەمە وا بۆمان پیشان دەداتن کە ئێرە چەند بایەخ دەراوە بە بۆنە ئاینەکان بە تایبەتی کریسیان لە هەمان کاتە ئێستا ئەبینی لە بەغدا و لە شوێنەکانی تر کە ئەم ڕوخسەتە بۆیان نەدراوە یاخود ناتوانن بیکەن لەبەر ئەوەی سەقامگیر نییە و ڕەوشێکی. کاک زیا بەشێک لە کریسیانەکان زیاتر لە سنووری پارێزگای نینەوە نیشتەجێن. دەکرێت پێمان بڵێ کە ڕۆڵی پێشمەرگە چی بووە لە پاراستنی کریسیانەکان لە سنووری پارێزگای نینەوە؟ ئایا لەوێش دەتوانن هاوشەوەی هەرێمی کوردستان لە بۆنە ئاینیەکانی خۆیان ینی پەیڕەوی ئاینی خۆیان بکەن لەوێ؟ ئەوە بەردەوام دەبوو بەوە قسە باشە کردە پرسیار بووە بە پرسیار. تەبیعی ئاشکرایە بۆ هەمومان و ئاشکرایە بۆ کریسیانەکان و بۆ هەموو پێکهاتەکان و بە تایبەتی ئەوانەیە کە لە دەشتی مووسڵ دەشتی نینەوە کە ڕەوش و وەزعی کریسیانەکان و ئاینەکانی تر چۆن بوو پێشی 2017 کاتێک کە پێشمەرگە لەو سنوورە بوو کە پێشمەرگە ژیانی ئەم خەڵکانەی پاراست بوو بەتایبەتی لەگەڵ خەڵکەکانی خۆمان و پاش 2017 تەبیعی هەمووان دەزانین کە پێش 2017 کە پێشمەرگە لە سنووری باتنایە و بەرتڵە و تلکێف و ئەلقوش و تلسقف و هەروەها تا بەغدێدە قەرەقۆش و شوێنەکانی تر کە زۆر بە ئارامی کاروباری خۆیان ئەنجام دەدا و ژیانیان بەڕێوە دەچوو. بەڵام بەداخەوە پاش 2017 پاش ڕێفراندۆمەکە کە پەلاماری ئەم شوێنەیاندا و کە داعش هات پاش 2014 لە 2014 تا 2017 وەزعێکی نالەبار بوو ئەم خەڵکانە هەموو شوێنی خۆیان بەجێیان هێشت بوو. بەڵام بەداخەوە کە لە 2017 پلانێکیاندانا بۆ ئەوەی کەوا بتوانن مووسڵ و دەور و پشتی دەشتی مووسڵ و هەتا سنجار چۆن بتوانن لە دەستی داعش ڕزگاری بکەن. ئەوە بوو کە حەشتی شعبی و لەگەڵ هەندێکی هێزەکانی تر و هێزە سیاسیەکانی تر کە چوونە ئەوێ تەنانەت کیفایەت بەوەندە نەبووم کە ئەم شوێنە ڕزگاریان کرد لە چەکدارەکانی داعش، بەڵکو لەوێ مانەوە و سەقام گیر بوون. ئێستا ئەم ناوچەیە ناوچەیەکی عەسکەریە چونکە ئەم عەسکەرانەی کە لێیانە ئیتر بە هەموو ناوەکانیان و بە تایبەتی حەشدی شعبی کە ئەم هێزە تەنها دروست کرا بۆ ڕزگارکردنی ئەم شوێنانەی کە لە لایەن داعش داگیر کرا بوو. ئێستا هیچ
سوودێک نییە بە بوونیان لەوێ ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە کریستیانەکان لەوێ نتوانن بە ئازادی ژیانی خۆیان بکەن و بەتەکید هۆکارن و هۆکارێکی سەرەکین لەبەر ئەوەی پێم وتی ئەم ناوچەیە ئێستا بوویتە ناوچەیەکی عسکەرداری یعنی ئێستا تۆ لە گوندێکەوە بۆ گوندێکی تر بڕۆی مەفرەزەیەک هەیە یاخو سەیتەڕەیەک هەیە زۆر بە زەحمەتی لە شوێنێک بۆ شوێنێکی تر بۆ نمونە ئەگەر خەڵکی باتمایە بۆ ئەوەی بچنەوە بۆ تلسقۆف لەوێوە مەفرەزەیەک دانراوە نایەن و هەروەها هەندێک لە خەڵکی باتمایە ئێستا کە نەیان توانیوە بتنەوە شوێنی خۆیان لە تلسقۆف نیشتەجێنە زۆر شتیان پێویستە لە گوندی خۆیان زۆر بە زەحمەتی و بەعزە جاریش ڕێگەیان پێ نادرێ جا ئەم عسکەر بوونە لەم شوێنە و های لێ کردیە کە خەڵکی ئەوێ يعني زۆربەیان کە من يعني بەبەردەوام پەیوەندیم لەگەڵیان هەیە لە ژیانی خۆیان وەرز بووینەوە و هەندێکیان وە ئێستا لە هەرێمی کوردستانن ناگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان. پرسیاری ئەوەت لێ بکەم ینی بەپێی بەدواداچوونێکی ئێمە لە کۆی ملیۆنێک و 800,000 کریسیان لە عێراق کە 20 ساڵ پێش ئێستا هەبوون بەداخەوە ینی دڵم پڕە کە بڵێم ئێستا 300,000یان ماونەتەوە چەند بەداخەوە چونکە ئەوە هەموو کەس و کاریە من بڵێ بۆچی ینی ژمارەیان هێندەکەم بۆتەوە لە عێراق. بەتاکید ئەوەی کە لە کریسیانەکان ڕوودا بەتاکید لە هەندێک خەڵکانی تریش ڕوویدا بەڵام و زۆربەی لە کریسیان بوو و ئاخیرەکەش لە 2014 لە برای ئێزیدیەکان ئەوەی کە داعش هاتە پەلاماری سنجاردا بەڵام ئەگەر باسی کریسیانەکان بکەین ئەمە پێشی 2003 لە 1,200,000 وەکو جەنابەت باس کرد تێپەڕاندبوو اینجا پاش 2003 بەتاکید شەڕی ئیران و شەڕی کوێت و ئەوانش کاریگەریەکیان هەبوو و هەروەها ڕاپەڕینی 1991 و پاشەوەی کە بەعز هاتەوە دوو لە سیویەکی سێی 1990 کە پەلاماری ئەم شوێنێدا ئەوانیش وەکو خەڵکی کوردی خۆمان پێکەوە هەمویان دەربەدەر بوون بۆ تورکیە و بۆ ئیران و ئیترچوونەوە بە وڵاتی هەندەر بۆیە پاش 2003 کە شوێنەکە ناسەقامگیرە کە بڵێ نیاسا سەروەرنیە بە دروستبوونی بەعزە میلیشیاتێکی چەکدار کە سەر بە هەندە حزبەکان و بە تایبەتی لە سەرەتای 2005 و هەتا کۆتایی کە چی ڕوودا لە بەسڕە ئەو خەلکانێک کە لە بەسڕە دەربەدەریان کرد اینجا هاتنەوە بۆ بەغدا منتەقەی دۆڕە اینجا بۆ منتەقەی کەڕادا و منتەقەی 52-62 ئەم خەلکانە زۆربەی دانیشتوانی ئەم شوێنە هەر لە مێژووە ئەمانە کریسیان بوون و زۆربەشیان تەبیعی خەلکی ناوچەی هەرێمی کوردستانن ئەمانە هەمویان ڕوویان کردە هەرێمی کوردستان بۆیە هەرێمی کوردستان دەرکەی ئاوا بوو بۆی هاتنەوە ئێرە ژیانی خۆیان بەڕێەوە بن بەڵام زۆربەیان تحملی ئەم وەزعشیان نەکرد چوونەوە بۆ وڵاتانی دەرەوەی کە هەمیشە لە دۆخێکی باش و ئارام و سەقامگیر لە هەرێمی کوردستان بەتەکید هەرێمی کوردستان بەوە بەناوبانگە و ئێمە هەمومان ئاگادارین کە ڕۆلی حکومەت ڕۆلی حزبەکان ڕۆلی کورد ڕۆلی هاوڵاتی کورد کە دائیمەن حەزی لە پێکەوە ژیانە بەڕاستی چونکە ئێمە هیچ کێشەمان لێرە نییە و ئێستا حەسوودیمان پێ ئەبن ئەم خەلکانە و بەتەمان ئەنەو بێنەوە ئێرەوە هەر یەکەک هەر کریسیانە لە هەر شوێنێکی عێراق کە دێتە هەرێمی کوردستان ئەڵێ من دەرناچم لێرە دەمینم چونکە لێرە ژیان ئەبەتا بەمشەوەوەتا لە بۆنە کۆمەڵایەتیەکانی خۆمان لە یانەی کۆمەڵایەتی و ئاهەنگی سەری ساڵ و ئاهەنگی جەژنی خۆشی دابن زۆر سپاسی ئامادەبوون تەکەم بەڕێز زیا پەترۆس کەسایەتی سیاسی سەربەخۆی کلدانی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەبووی دەست خۆش.